ئاوی دەبەی پلاستیکی چ بەڵایەکە؟ ئاو لە سەدا 70 بۆ لە سەدا 90 جەستەی مرۆڤ پێک دەهێنێت. یەکێکە لە پێویستیە سەرەکیەکان بۆ مانەوەی مرۆڤ لە ژیاندا. خواردنەوەی ئاو جەستەیەکی تەندروست دەداتێت. زانینی ئەوەی چەند دەخۆیتەوە و سەرچاوەکەی چییە بەزنی. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئەو ئاوە لەکوێدا هەڵگیراوە، لە بوتڵی شوشە یان دەبەی پلاستیکی. کارگەکان چی دەکەن؟ کارگەکان بە دوو جۆر ئاوی خواردنەوە دەخەنە بازاڕەوە، لە بوتڵی شوشە و دەبەی پلاستیکیدا. لە هەرێمی کوردستاندا ئاو لە بوتڵی شوشەدا زۆر کەمە یان هەر نییە. بەهۆی هەرزانی نرخەکەیەوە زۆربەی خەڵک سەری کردوتە سەرکڕینی ئاوی پەرداخ یان دەبەی پلاستیکی. ئەگەر پرسیار دەکەیت کامیان باشتر و تەندروسترە، بێگومان ئەو ئاوەی لە بوتڵی شوشەدا هەڵدەگیرێت. دەبەی پلاستیکی چۆن دروست دەکرێت؟ زۆربەی کەرەستە پلاستیکەکان بە زنجیرەیەکی دوور و درێژی تەنۆلکەی هایدرۆکاربۆن دروست دەکرێت. بۆ ئەوەی ڕەنگی پلاستیکەکە ڕوون بێت و لەدەستدا نەرم بێت، چەندین مادەی کیمیاوی دیکەی تێدەکرێت. ئاستی مەترسی دەبە پلاستیکەکان بە پێی جۆری ئەو پلاستیکەی لێ دروست کراوە دەگۆڕێت. ئەو دەبانەی هەرزان کوالەتیان زۆر نزمە و تووشی چەندین نەخۆشی کوشندەی وەک شێرپەنجەت دەکەن، کەواتە ئەو هۆکارانە کامانن کەوا دەکەن خواردنەوەی ئاوی دەبەی پلاستیک مەترسیدار بێت. دووبارە بەکارهێنانەوە. دەبە پلاستیکەکان بۆ یەک جار بەکارهێنان دروست کراون، بەڵام خەڵکی کردویانە بەبا و دووبارە ئاوی تێدەکەنەوە و دەیخەنە سەلاجەوە. لەوەش مەترسیدارتر سرکە و ترشیاتی تیادا هەڵدەگرن. بە دەرلەوەی ئەم دەبە پلاستیکیانە ژینگە پیس دەکەن، دووبارە بەکارهێنانەوەیان مای مەترسیە. بە گۆڕانی پلەی گەرمی و کارلێکردنیان لەگەڵ ترشدا مادە کیمیایەکانی پلاستیکەکە، بە تایبەت مادەی دوانە فینۆڵ تێکەڵ بە ئاو و خواردنەکە دەبن. هەندێک لەو مادانە کاری کوێرە ڕژێنەکان تێک دەدەن، کاریگەری خراپ لەسەر ژنانی دووگیان و کۆرپەلەش دروست دەکەن. دوانە فینۆڵ هاوشێوەی هۆرمۆنی ئیسترۆجین کار دەکات، تەنانەت بە ئیسترۆجینی ساختە ناو دەبرێت. کرۆمۆسۆنەکان دەشێوێنێت و بازدانیان تێدا دروست دەکات. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی مناڵی شێوا و لەدایک ببێت. ئەگەر دوانە فینۆڵ بە ڕێژەیەکی زۆر بچێتە جەستەوە، باڵغ بوون پێش و دوا دەخات. تەنانەت ئەم مادەیە هێندە مەترسیدارە کاریگەری لەسەر توانای مناڵبوونیش دروست دەکات. کار دەکاتە سەر کۆندامی دەمار، کەشەی مناڵ دەوەستێنێت، چەوری لە لەشدا کۆ دەکاتەوە. چی لەوە خراپترە مرۆڤ بەرگری بەرامبەر بە نەخۆشی لاواز بێت یان نەمێنێت. ئەم مادەیە هۆکارە بۆ لاوازبوونی سیستەمی بەرگری لەش. زۆر بە ئاسانی ڕوبەڕووی نەخۆشی دەبیتەوە. زیانی زیاتری دوانە فینۆڵ بزانە. ناوە کورتکراوەکەی BPA لە پلاستیکی ڕق و ناوپۆشکردنی قوتووی خواردەمەنی و خواردنەوەکاندا هەیە. لە دروستکردنی دەبەی ئاوی پلاستیک و مەمەی شیری مناڵانیشدا بەکاردێنرێت. خۆی تێکەڵ بەکاری هۆرمۆنەکان و پرۆسەی دروستکردن و دەردان و گواستنەوەشیان دەکات. بەپێی ئەو تاقیکردنەوەی کراون، ئەم مادەیە لە 95 میزی پێگەیشتوان و لە 93 میزی مناڵاندا هەیە. لە ژناندا پێگەیشتنی هێلکە سز دەکات، لە پیاوانیشدا توانای سێکسی لاواز دەکات و توانای ڕەبوونیش کەم دەکاتەوە. تەنانەت کاریگەری لەسەر هۆرمۆنی پیاوەتی دروست دەکات و دەیشێوێنێت. بە یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی دڵڵای ژنان و گەنجان دادەنرێت. هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرا لە جۆری 2. بوونی بە ڕێژەیەکی زۆر لە خوێندا ئەنزیمەکانی جگەر تێک دەدات، دەبێتە هۆی خەمۆکی و لە بیرچوونەوە و کێشە بۆ پرۆسەی فێربوون دروست دەکات. زۆربەی ڕێژەی دوانە فینۆڵ دەبێتە هۆی توشبوون بە نەخۆشی ڕەبۆ. مەترسی توشبوون بە شێرپەنجەی مەمک زیاد دەکات. لەو کەسانەدا کە چارەسەری کیمیایی بۆ شێرپەنجە وەردەگرن، کاریگەری چارەسەرەکە لاواز دەکات. چۆن خۆمان لەم مادەیە بپارێزین؟ خۆت لە خواردن و خواردنەوەی لە قوتونرا و دەبەی پلاستیک بە دوور بگرە. خواردن لە قاپی پلاستیکدا لە مایکرۆوەیڤدا گەرم مەکەرەوە. قاپی پلاستیکی لە غەسالەدا مەشە و پاکەرەوەی زۆربەیە زیان بۆ بەکارمەهێنە. ڕێژەی ئەم مادەیە لە مناڵدا زۆر بەرزە. یاریە پلاستیکەکان لە مناڵەکە دوور بخەرەوە. پێش هەموو ژەمێک دەستەکانی بەباشی بۆ بشۆ. لە مەمەی پلاستیکدا شیرمە دەبە مناڵەکەت. خواردن و ئاو و شەربەت و خواردنەوەی دیکە لە قاپ و بوتڵی شوشە و ستیلدا هەڵبگرە. چارەسەر چییە؟ لەبەرەوەی لە هەرێمی کوردستان چاودێریکردنی بازاڕ و کاڵا و شتومەک زۆر لاوازە، تا ئەتوانی خۆت لەو خواردن و خواردنەوانە بە دوور بگرە کە لە پلاستیکدا هەڵگیراون. لە جیاتی ئاوی دەبە و ساردی قوتو، ئاو و ساردی شوشە بخۆرەوە. بە دوای جێگرەوەی ئەو مادەیەدا بگەڕێت. بە هیچ جۆرێک ئەو دەبە پلاستیکیانە بەکارمێنە کە هێمای دووبارە بەکارهێنانەوەی 3 و 7 لەسرە. شوشە و ستیل و ئەو مادانەی تر بکەرە جێگرەوەیان کە بە گەرمکردن تووشی داخوران نابن. بە دوورکەوتنەوەت لە پلاستیک تەنها تەندروستی خۆت ناپارێزیت و خەرجیت بۆ ناگەڕێتەوە، بەڵکو زەویش لەو ژەهرە پیس و کوشندەیە ڕزگار دەکەیت.